پیاوم ئەمری خۆی کرد یەک مناڵ هەتیوم بوو هەتا ئیسە من خۆم کرێکاری بۆ خۆمەکەم کاکە هەردیگیان چیرۆکی ئێمە زۆر دوور و درێژە من ئیسەوەکیکم بۆ خۆم کە لەو سەجنە هاتومە تقریبان دوای 10 ساڵێ شوم کردو 4 ساڵ لەگەڵ پیاو نەبووم پیاوم ئەمری خۆی کرد یەک مناڵ هەتیوم بوو هەتا ئیسە من خۆم کرێکاری بۆ خۆمەکەم خۆم ئیشەکەم من پارەکە لەبەر هیلاکی و لەبەر ئیشکردنم تووشی فەقەراتی پشت بووم ئەمەلیاتێکم کرد بەخوا چوون بۆ دەستگای زیندانیەکان قاومی داوتی بۆ پاراتی تۆ بەلای من هەتا ئیسە هیچ کەسێک لای لە ئێمە نەکردێتەوە نووسنگەیەکمان بۆ نەکراوەتەوە بڵێن ئەمە نووسنگەیەکە بۆ کەسکاری ئەنفال کە کاتێ لی قەومیان نەخۆشیێک بوو شتێکی بوو بە ئێمە شتێ بۆ ئەو خەڵکە بکەین هیچ شتی ئەڕۆینە دایرەکان گاڵتەمان پێ موشەتان نییە ناوەڵ نە هیچ موچەیەکمان هەرزە و خانووتان وەرنەگرێت هیچمان وەرنەگردێت ناڵێن پێ یەک ڕقمێکمان وەرگرتە خۆشمان نازانین لەکوێ چەند ساڵە 38 ساڵە تاکوی ساگە ئەوە 6 ساڵە ڕقمێکیان داوا پێمان و گاڵتەمان پێ شوێنەکەیشی دیاری نەکراوە بۆمان